بەناوی خی گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست بەوەی بەردەوامی خۆپیشاندانەکان و ڕێگنەکەوتنی کۆتایی هەرێم و بەغداد لەسەر پرسینەوت نردنی پرۆژە یاسای بودجەی ساڵی 2020 عێراق بۆ پەرلەمان دواکەوتووە. وا بڕیارە سەرەتای هەفتەی داهاتوش جارێکی دیکەوە وفدی هەرێم سەردانی بەغداد بکاتەوە بە مەبەستی ڕێکەوتن لەسەر مەسەلەی نەوت و موچەی فەرمانبەرە. بە میواندارێک لە بەڕێزان لە کەرکووکەوە محەممەد عوسمان ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق لە سلێمانیەوە سەرکەشە سەدین ئەندامی پەرلەمانی عێراق تاوتوی ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغداد و ئایندەی پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغداد دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینین، دواتر لەگەڵ میوانەکانمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. هەفتەی داهاتوو شاندی هەرێم بۆ ڕێکەوتنی کۆتایی لەگەڵ عێراق جارێکی دیکە دەچنەوە بەغداد. ئەنجومەنی وەزیرانی هەرێم لا کۆبوونەوەی ڕۆژی چوارشەممە تاوتوێ گفتوگۆکانی بەغدا و هەولێری کرد. لا ڕاگەیەندراوێکیشدا حکوومەتی هەرێم خۆشحاڵی خۆی بۆ بەرەوپێشچوونی گفتوگۆکان دەربڕی. سەرەتا ئەم هەفتەیە وەفدێکی هەرێم بۆ پرسی نەوت و دارایی سەردانی بەغدایان کرد. وا بڕیاریشە یەکشەممەی داهاتوو جارێکی دیکە وەفدەکە بۆ ڕێکەوتنی کۆتایی بچێتەوە بەغداد. لە ئێستادا بۆ ڕێکەوتن لەگەڵ بەغداد چەند سیناریۆیەک باس دەکرێت. لەوانە ڕادەستکردنی 250,000 بەرمیل نەوت یاخود داهاتەکەی و یانیش بەغدا بڕی 250,000 بەرمیل نەوت لە بودجەی هەرێم ببڕێت. بەپێی زانیاریەکان بەهۆی بەردەوامی خۆپیشاندانەکان و ئەنجام نەدانی ڕێکەوتنی کۆتایی لەگەڵ هەرێم، حکوومەتی عێراق نردنی پرۆژە یاسای بودجەی ساڵی 2020 بۆ پەرلەمانی عێراق دواخستووە. بەپێی پەیڕەوی ناوخۆی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە کۆتایی مانگی دەی هەموو ساڵێک دەبێت پرۆژە یاسای بودجە بگاتە پەرلەمان، بەڵام لەم ساڵدا مانگێکە دواکەوتووە. بە بڕوای شارەزایانی بواری ئابووری حکوومەتی هەرێم جگە لە ڕێکەوتن لەگەڵ بەغدا هیچ بژاردەیەکی دیکەی لە بەردەمدا نییە و لە ئەگەری ڕێگنەکەوتنی هەرێمیش لەگەڵ بەغدا هەرێم تووشی قەیرانی دارایی دەبێتەوە. حکوومەتی هەرێم بۆ دابینکردنی موچەی مانگانەی موچە خۆران کە 881 ملیارد دینارە چەند سەرچاوەیەکی داهاتی هەیە. لەوانە 454 ملیارد دینارەکەی بەغدا کە لە 154 موچەی فەرمانبەران پێک دەهێنێت، 370 ملیارد دیناری داهاتی نەوت، نزیکەی 150 ملیارد دیناری داهاتی ناوخۆ و 30 ملیارد دیناری هاوکاری ئەمریکا بۆ هێزەکانی پێشمەرگە. دەستپێکردنەوەی گفتوگۆکانی نێوان هەرێم و بەغدا لەبارەی پرسی نەوتەوە لە کاتێکدایە لە یاسای بودجەی 2019 پەرلەمانتارانی کورد لە پەرلەمانی عێراق توانیان پرسی نەوت و موچە لە یەکتری جیا بکەنەوە بەبێ ئەوەی هەرێم یەک بەرمیل نەوت تەسلیم بکات. بەغداد مانگانە 453 ملیارد دینار دەنێرێت. تاوەکو ئێستا موچەی 11 مانگی ئەم ساڵی ناردووە کە دەکاتە 4 تریلیۆن و 983 ملیارد دینار. بەڵام بۆ ساڵی داهاتوو ئاماژەکان بۆ ئەوە دەچن عێراق بەپێ ڕادەستکردنی نەوت موچەی فەرمانبەرانی هەرێم نەنێرێت. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز، سوپاس بۆ میوانەکانمان. کاک محەممەد گەر سەرتا بینە لای بەڕێستان سوپاس بۆ ئامادەبوونتان. بەر لەوەی کە بچینە سەر ڕێکەوتی نێوان هەرێم و بەغداد دەمەوێت لەوە دەست پێ بکەم کە پەرلەمانی عێراق دوێنێ یاسای هەمواری ئەنجومەنی پارێزگاکانی پەسەند کرد و کاری ئەنجومەنی پارێزگاکان بەپێی یاسا ڕاگیرە. لە کاتێک ئەم یاسای دەچێتە بواری جێبەجێکردنەوە مەسەلەی دانانی پارێزگاری کەرکووک چی بەسەر دێت؟ بەڵێ زۆر سپاس، سڵاو بۆ جەنابتان و بۆ کاک سەرکەوتی بەڕێز بۆ خەڵکی کوردستان. لە ڕاستیە ئەوەی کە پەیوەندی بە دانانی پارێزگاری کەرکووکەوە هەیە لە ڕابردوو لە دەست خۆمان نابوو و کورد زۆرینەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بوو و ئەمانتوانی ئەو ئەنجومەنە بە ڕێکوپێکی هەموو کۆ ببنەوە و دەنگ بدەن لەسەر دانانی پارێزگارێکی کورد بۆ ئەم شارە. بەڵام ئەوەی کە جێگەی داخ و نیگەرانیە کورد هۆکارێک بوو بۆ ئەوەی ئەم شارە کە پارێزگاکەی کورد نەبێ و هەروەها ئەم دەسەڵاتی ئەم شارە هەمووی بەدەست غەیرە کوردەوە بمینێت کە لە کاتێکا میزانەی ئەم ساڵی پارێزگای کەرکووک کەوابزەم جار ترش باسمان کردووە کە سلێمانی 90 ملیۆن دۆلارە، بەڵام کەرکووک نزیکەی 900 ملیۆن دۆلارە. ئەگەر لە سلێمانی و لە هەولێری یەک جۆر میزانێ هەبێ، لە کەرکووک نزیکەی 7 جۆر میزانێمان هەیە. میزانەکانش کە میزانەی بڵێن ئەوەی کە میزانەی هەموو شارێکە
و جگە لەوە دووەلیمانی حەیە جگە لەوە پەترۆ دۆلارە جگە لەوە ئیسسماراتی وزاراتە جگە لەوە واریداتی ناخۆی زۆر شتی ترش بۆ یەکە کورد خۆی لە دەستیدا و ئەوەش دیارە هۆکارەکەی چەندی جاری تر باسمان کردووە کە خۆشتان نەزانن کە بەداخۆ ئێمە لە کەرکووک چاوەڕێ بین کە هەموو لایەک بێن بەشداری تیاکەن دیارە نەهاتوون سەرنجامەکەشی بەمەکەوتەوە کە ئێستاکە بەشێکی زۆری میلەتەکەمان گلەیی هەیە لە بەشێک لە حیزب ڕێکخراوەکانی کوردستانی کە نەیانتوانی وەکو پێویست ناوماڵی کوردی لە کەرکووک ڕێک بخەن و نەیانتوانی قەنەعاتش بە بەغدا بکەن تەنانەت ئەو دکتۆر عادل عەبدولمەهدیی کە کورد ئەڵێ پیاوێکی زۆر باشە و بۆ کورد زۆر باشە تەنانەت ئەو یەکێک بوو لەوانەیە کە گوتی پێویست ناکە کە پارێزگارێکی کورد بۆ کەرکووک دابدرێ و لە هەمان کاتە کە بەو بڕیارەشی کەوا هەموو ئەنجومەنی پارێزگاکان لە کار یا بڵێن تەجمید کران کاریان ڕاگیرا بەڵام ئەوە هەر دوێنێ لە مووسڵ ئەنجومەنی پارێزگای مووسڵ بڕیاریدا بە زۆرینەی دەنگ کە لیوانە زمجبوریان کرد بە پارێزگاری مووسڵ جا ئیتر من نازانم یعنی ئەم بانێک و دوو هەوایە لەگە کووردا بۆ یعنی ئایا ئێمە خۆمان بەشێکین لەوەی هێشتا پێ نەگەیشتون لە نیزام و لە دەسەڵاتە لە کارکردنا لە دەوڵەتداریە یاخود ئەوەتە مەسەلەی کەرکووک مۆزوعێکی ترە جا من هیوادارم ئێمە ینی ئەمانەی کە باسیەکەین دیارە مەبەستمان دوژمنایەتی و شکاندنی هیچ کەس و لایەنێک نییە بەڵام تەنها مەبەستمان ئەوەیە کە ڕاستیەکان خەڵک بیزانێ و خەڵک بۆی دەربکەوێ کە بۆ هەر یعنی بڵین کردەیەکی سیاسی بۆ ئێستا و ئایندەش کە بزان ئێمە بەو شێوەیە بووە بۆ یەکە ئێمە دەبێ کار لەسەر ئەوە بکەین دەستنیشانی کێشە و کەم و کوڕەکان بکەین و لەگەڵ ئەوەشە کار لەسەر ئەوەش بکەین کە جارێکی تر نێرین ئەو کێشانە بەسەرمانەوە بەئاسانی تێبڕێ مەسەڵەن من نمونەیەکی بەسیتت بۆ باسکەم یعنی تۆ تەمەشاکە لە ئەنجامی سیاسەتی غەڵەتی بەشێ لە سەرکردایەتی کوردی لە دوای کۆتایی هاتنی شەڕی داعش کە دەبوو هەرێمی کوردستان بە ناوچە دابڕێنراوەکانشەوە ینی وەکو دەوڵەتێکی سەربەخۆ مامەڵەی کردایە بەڵام تۆ تەمەشاکەی لە دوای ئەوە تەمەشاکەی لە 150 خاچی کوردستان لە دەسەدەین بەڵام هەر هەمان نمونە ئەوەتە لە کوردستانی ڕۆژاوا کە لەوێ سەرئەنجامی کۆتایی هاتی شەڕی داعش ئەوە هەموو شاریعی ئەمریکی و ئەوروپا و کۆنگرێسی ئەمریکا و پەرلەمانی ئەوروپی و هەموو عالەم لەسەر کوردانی ئەوێ هاتنە جواب دەبێ ئێمە لە خۆمان بپرسین بۆچی لێرە نەتیجەکەی واکەوتەوە و بۆ لەوێ بڵێن ئەنجامەکەی واکەوتەوە جا من ئومێدەوارم ئێمە بەمانەیە بچینەوە و ئەم غەڵەتانەی ئەم سیاسەتە چەوتەی کە لە ڕابردووە جێبەجێ کراوە هەم میلەتەکەمان بیزانێ هەم بیرێکشی لێ بکەینە ڕاستی کەینەوە و نێرین ئەمە ببێ بە بەردی بناغەی ئەوەی کە هەتا ئێمە هەر لە خەریک خۆمان بین و یەک بخۆینەوە و یەک بشکێنین لە کاتێکە بەغدا بە چاوێکی تر تەمەشای هەموو کوردەکە جا من ئومێد دەکەم ئەمە ببێ بەردی بناغەی ئەوەی کە بتوانین جاریکە بە خۆمانە بچینەوە و خۆمان ساز و ئامادە دەین بۆ ئەو ئەگەرە گرینگە سیاسیە پێشاتوانەی کە لە ئایندەیە ڕوبەڕوومانە بێتەوە لە ناوچەکەیە باشە بەس کاک محەممەد بە کورتی ینی پێ دوای ئێستا کە ئەنجومەنی پارێزەکان کارەکانیان وەستێنراوە هەڵبژانی ئەنجومەنی پارێزەکان کەوا بڕیار بوو لە مانگی 4 ساڵی داهاتوو بەڕێوەچەویش دواخراوە ینی تاکەی ینی کەرکووک پارێزگارێکی کوردی نابێت کە بەوەی ڕێگنەکەوتنی پارتی و یەکێتیەوە ئەمە ڕوویدا کە دەیانتوانی مەسەلەن کۆبوون و ئەنجومەنی پارێزگار بکەن و پارێزگارێک هەڵبژێرن حەزەکەم یەک ڕاستیەکەی پێت بڵێم زۆر بەداخەوە بۆ جەنابت و بۆ هەموو ڕاگەاندنی کوردی کە تا ئێستاکە کە مەوزوعێ دێتە پێشەوە یەکێتی و پارتی ئەخەنە پاڵێک لە هەموو قەزیەکانە کاکە ئێمە یەکێتی متەفیق بووین ئێمە لە کەرکووک بووین ئێمە دەستی هەموو کوردمان ماچ کرد گوتمان کاکە وەرنەوە بەس بە ئێمە پارێزگارێ دابنین و ئەو هەموو بەڕێوەبەرەی کە بەشێکی زۆری پارتین بەجیان هێشتۆ دەرکراون با ئەوانەش بێنەوە با زەوی زاری کورد بگەڕێتەوە با هەوڵ دەین ئەو خەڵکانەی کە دەرکراون ئەوانە دیسان بێنەوە سەر ماڵ و حاڵی خۆیان با هەوڵ بدەین ئیلخاقەبز بۆ ئەموو خەڵکە دەرکراوە بە ئەوانە بێنەوە بەڵام برایانی پارتی نەهاتن یعنی زۆر بەلام و سێری ئێوە هەمیشە ئەڵێ ڕێک نەکەوتنی یەکێتی و پارتی کاکە برایانی پارتی ڕێک ناکەون ئیتر خۆ ئەمە بۆچی ئێمە هەرچیان بخێنە یەک تای تەرازوو هەرچیان وەکو یەک باسکەین با ئێمە تۆزە جورئەتمان نەبێ ئیتر لە ئێستا بەدواوە لە چۆ تەقسیراتە بوو چێ کردی چ لایەنێ بەرپرس بوو با باسی بکەین خۆ عیب نییە هەتاکو ئێمە نەچین وەکو چۆن بڵێ سەرپێنە
هەنووز نەخەینە سەر ئەسڵی کێشەکە ئێمە ناتوانین بە نەتیجە بگەین ئەو کەسێک کە پێکەوە کار بکەین. سەرئەنجامی بەشێک لە غەڵەتەکانی ڕاگەیاندنی کوردی ئەوەیە تا ئێستاکە هەر ئەڵێن فلان حیزب و فلان حیزب با بە ئێوە بە واضحی بڵێن کاک مەسەڵەن بۆ نمونە ئێمە 6 دانە مانگ داوای وەزیرێکمان کرد لە بەغا کە مافی خۆمان بوو بۆ قبولیان نەکرد بۆ کەستان نقەتان لێوە نەهات و هەروەها ئێستاکە کە کەسێکمان داناوە پێشمەرگەیەکی کۆنی ئەم وڵاتەیە هەموو تەمەنی سەرف کردووە هەموو جانی گولە و پارچەیە ئەمانەوە بیکەن بە سەرۆکی دەستەیە لە هەرێمی کوردستان قبولیان نێ بیکەن ئێ باشە بۆ هەر بڵێن یەکێتی و پارتی پارتی ئەمانە قبول ناکەن زامن هیوادارم ینی مامەسا حەکیم ئەمانە حەقی خۆی پێ بدەن چونکە ئێوەش دوایی غەدرێک گەورە لە زەمیر و لە ئیژدانی خۆتان و لە مێژووی ناوچەکەژەکەن بەڕاست ئێمە غەدر لە کەس ناکەین کاک محەممەد بەس وەکو یەکێتی نیشتمانیش خۆی چاڵوێستێکی یەگەلاکەرەوەی نەبووە لەبارەی جێبەجێ نەکردنی ڕێکەوتنەکەی کە دەبوو لە 45 ڕۆژی حکوومەتە جێبەجێ کراوەگەر یەکێتی مەسەلەن خۆی ئەم کارە نەکات دەبێت چی چاوەڕێ ئێمە زۆر داوامان کرد بەڵام کە نەکرێت چی لێ بکەین ئەی هەڵوێست مەسەلەن وەکو هەڵوێست یعنی شتێک نەکرا ئێمە ئەوەی کە داوامان کرد بە ڕسمی بە ڕاگەیانەکانش بەڵاومان کردەوە بەڵام کە زیاتر تێکمان بدا زیاتر پێمان لەسەر ئەم مۆزوع داگرتایە دوای کە بۆ کێشەیەکی ناخۆی ئەو کاتەش دەیانگوت یەکێتی و پارتی شەڕی ناخواڵە گیرسێتەوە لەبەر ئێمە هەمومان کرد بە قوربانی میلەتەکەمان و بە قوربانی یەکگرتووی ناماڵی کورد و بە قوربانی ئەم سەردەما کە گۆڕانکاریەکی گەورە لە ناوچەکە بەڕێوەیە و نەمانوی زاریکە کورد لێرە بە دوو ئاڕاستە کار بکە و بۆیە کە پێمان باش و ئێمە لەم ئەمەی کە ڕوبەڕوومان بۆوە مافێکی خۆمان بوو لێی بێدەنگ بین بۆ ئەوەی نێرین میلەتەکەمان زاری کە دوو پارچە نەبێتەوە. سپاس دەکەم محەممەد سپاس دەکەم سەبارەت بە کەرکووک دواتر سەر ڕێکەوتنەکە قسە دەکەین بەڵام باشنی سایز دەرچێکی ترماوە کە کورد ینی کار بکات بۆی کە پارێزگارێک بۆ کەرکووک دابنرێت یاخود ئەو تانەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک پێ دوایە ئەنجامی دەبێت ئەوەی کە دابوویان لە هەمواری یاسای هەڵبژاردننی پێشوو. بەڵێ مامەسە حاشیم طبعاً سەبارەت بە دانانی پارێزگای کەرکووک کە چەند ڕێگایەکەیە بەو ڕێگەیانە ئێمە ئەتوانین بەپێی ئەو سیستەمەی کەوا هەیە بەپێی ئەو یاسای هەیە کە پارێزگار دابنین کە یەکێک لەوانە لە ڕێی ئەنجومەنەوەی ئەنجومەن ئێستاکە بە ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئێستا بە ڕسمی پەرلەمانی عێراق تەسویتی کرد لەسەر ئەوەی کە هەموو ئەنجومەنەکان کاریان وەستایە واتە تەجمید کران کەواتە ئێمە ئەم ڕێگەیمان لێ داخرا ڕێگەی دومینیان ئەوەیە کە سەرۆک وەزیران ئەتوانێ بڕیارێک دەربکا کە کەسێک بک بە پارێزگاری کەرکووک و لە ڕابردووشە ئێمە زانیمان کە دکتۆر عادل عەبدولمەهدی ڕەزامەند نەبوو لەسەر ئەوەی کە کارێکی لەم بابەتانە بکە بۆ یەکە دانانی پارێزگاری کەرکووک بە ناو دەستی کووردا بەرەوە بوو و کورد خۆشی سەبەب بوو هەروەکو لە مداخلەی پێشووترا باسمان کرد و پێم وانییە بۆ ئەم خۆناغە بۆ ئەم سەردەما هیچ ڕووناچیەک هیچ ئومێدێک هەبێ کە پارێزگارێک بۆ کورد دابنرێ و ئەگەر بشمانەوێ ئەمە بکرێ ئەبێ جارێکی تر زەختکەین فشارکەینە سەر بەغدا کە هەم بە پێی دەستور و هەم بە پێی نسبە و تەناسوبی هەڵبژاردن و هەم بە پێی ڕێژەی هەڵبژاردن کە لەم شارەیە کورد دەنگی یەکەمی هاوردووە و لە هەموو پارێزگاکانی عێراق لە هەر شوێنێک هەر لستێک دەنگی یەکەمی هاورد بێ ئەوە پارێزگار لەو بووە بۆ یەکە ئێمە بە پێی یاساکە و بە پێی دەستورش مافی ئەوەمان هەیە پارێزگار هی کورد بێ لەم شارە بەڵام کە ئێستا کە داگیر کراوە لە کورد سندراوەتەوە و گەلە کۆمەچەی لێکراوە ئەوە نەتیجەکەی ئەوەیە ئێمە ینی دەمانەوێ جارێکی تر ئەگەر ئێمە دەمانەوێت عێراق بە شێوەیەکی دەستوری کار بکە و ئەگەر دەمانەوێت یاساکانی کار پێ بکرێ و ئەگەر ئێمە دەمانەوێت بڵێن پێکاتەکانی عێراق لە چوارچێوەی عێراقی دەوڵەتی عێراقدا پێکەوە کار بکەن ئەبێ مراعاتی یەکتر بکەین ئەبێ مراعاتی دەستور بکەین ئەبێ مراعاتی یاساکارش بکەین و بەڵام ئێستا ئەوەی کە ئێمە لە کەرکووک ئەیبینین هیچ مراعاتێکی تیانە یعنی هیچ یاسایی بوون نییە کە ئێستاکە کەسێک لەم شارەیە کە نزیکەی 2 ساڵ 3 ساڵەوە محافظی کەرکووک بە وەکالەت ئەبا بڕێوە و جگە لەوە ئەنجومەنی پارێزگاش هەڵۆشاوی ئێستاکە وای لاتووە لە بینای ئەنجومەنی پارێزگای کەرکووکە کوردێکی وای تیا نەماوە کە لە بەرچاوی بێ و کە پلەپۆستێکی هەبێ کە بەیانی دوو کورد ڕویان کرد پارێزگای کەرکووک کە بڵێن بەڵێ ئەوە دوو کەسی لێە بە کوردی قساکەەوە ئەمە غەدرێکی گەورەیە لە کورد و لە کەرکووشیەکان ئەکرێ و ئەمەش تا بەم شێوەیە بەردەوام بێ من پێم وانێ ئێمە بتوانین ینی ئەم دەستگایە و یان ئەم دەسەڵاتی کە لەم شارە هەیە بە
دەسەڵاتێکی لە سەتاسەتی شەرعی بزانین ئەمە وامان لێ ئەکا ئێمە بەم ئاڕاستی بیرکەینەوە ئەبێت جارێکی تر تەجروبە لەم غەڵەتانەی خۆمان وەربگرین و ناوماڵەکەی خۆمان ڕێکخەینەوە و تاکو ڕێکشی نەخەینەوە ئەو ئەنجامەکەیت. بەڵێ سوپاس دەکەم کاک محەممەد کاک سەرکە و سوپاس بۆ بەڕێزشتان گەرسەرەتا لەوە دەست پێ بکەین ئێوە ئەمڕۆ نابێکتان نارەستی پەرلەمانی کوردستان کردبوو کە داواتان کردبوو کۆمەڵی یاسای عێراقیش کە لە ماوەیە دەرتان کردووە لە پەرلەمانی کوردستان ئینفاز بکرێن و جێبەجێ بکرێن بۆچی پێدوای گرنگە و یاسانەی کە لە عێراق دەرتان کردو لە کوردستانی جێبەجێ بکرێن؟ بەڵێ کاک حەکیم سڵاو بۆ ئێوە بۆ بنەرانی کەناڵی پەیام بۆ میوانەوە کەشت ڕاستی لە پێش هەڵبژاردنەکانی مانگی ئۆکتۆبەر و دوای هەڵبژاردنەکان دەستپێکردنی و تونبوونەوەی هەڵبژاردنەکان حکوومەتی عێراق هەندێ ڕێکاری وەکو جهەی تەنفیزی لایەنی جێبەجێکار وەکو حکوومەت گرتە بەر و پەرلەمانی عێراقیش هەندێک هەنگاوی تەشریعی ناوە کە بە ئاراستەی چاکسازیکردن یا بە ئاراستەی کار ئاسانیکردن هەم لە لایەنی ئابووری لە ڕووی یاسای هەڵبژاردن کاروباری فەرمانبەران موچە خانەنشینی ئەمانە کۆمەڵی هەنگاوی گرنگ بوون کە هەندێکیان بە بڕیار لەلایەن بڕیار حکوومەتی ئیتیحادیەوە دراوە کە حکوومەتی هەرێمیش بە هەمان شێوە بڕیار ئەتوانێت ئەوانە جێبەجێ بکە وەکو کار ئاسانیکردن بۆ قەرزی بچووک کار ئاسانیکردن بۆ قەرزی گەنجان هەڵگرتن یا کەمکردنەوەی قازانجی قەرز بۆ گەنجان کە بیانێ پرۆژە دامەزرێنن فراهەمکردنی زەوی بۆ ئەوانەی شوێنی شەجێبوونیان نییە و دروستکردنی ناوچەی شەجێبوونی گونجاو و سعری گونجاو بێ بۆ ئەو هاوڵاتیانەی لە ڕێگەیەوە بەرهێنانەوە بۆ ئەو هاوڵاتیانەی کە توانای داراییان سنووردارە یان ئەوانەی کە تا ئێستا سوودمەند نەبوون بە فەرمانبەر و ئەوانەی لە دەروی فەرمانبەران ئەمانە کۆمەڵە بڕیار ناتوانن حکوومەت بیکەن بەڵام ئەوەی کە بەنسبەت ئێمەوە گرنگ بوو تەشریعین ئەوانە بوون کە پەرلەمانی عێراق دەریکردن لەناو یاسای هەمواری خارەنشینی عێراق کە کۆمەڵێک هەنگاوی یان بڕیار یان بەندی تایە کە زۆر گرنگە یەکێک لەوانە کەمترین موچەی خارەنشینی 500,000 کە لە هەرێمی کوردستان لە 300,000 کەمترە لە هەیە تا 250,000ەکە ئەمە زۆر گرنگە بۆ خانەنشینان تەمەنی خانەنشینی کەم کردوتەوە دیسانەوە ڕەنگەوەش دەرفەتێک بێ بۆ دروستکردنی دەرفەتی کاری زیاتر بۆ گەنجان دیسانەوە یاسای خانەنشینی موحەدی دروست کردوواتە نە پەرلەمانتار نە وەزیر نە سەرۆک کۆمار نە سەرۆک وەزیر جگە لە دادوەرەکان هیچ کەسێکی تر ناتوانێت بە 2 ساڵ داوامکردن بە 3 ساڵ بە 4 ساڵ داوامکردن خانەنشین بکرێ یا بە لە 180 موچەکەی خانەنشین بکرێ یەکسانیەکی دروست کردووە لە بینی فەرمانبەران و پەرلەمانتار و وەزیر و بەرپرسە باڵاکانە کە ئەمە زۆر گرنگ لە ڕووی داراییەوە گرنگە لە ڕووی دروستکردنی عەدالەتی کۆمەڵایەتیشەوە گرنگە ئێمە داوامان کردوێکێکە لەو هەنگاوانەی کە حکوومەتی عێراقی ناوێتی و پێویستەکە لە هەرێمی کوردستانش کاری پێ بکرێت یەکێکی تر لەو خاڵانە مەسەلەی جگە ئەگەر دەرفەتی کار دابین ناکرێ بتوانرێ شێوەیەک لە منحەیەکی کاتیش بێ بۆ گەنجان دابین بکرێ ئەوانەی کە دەرفەتی کاریان دەست نەکەوتووە یا حکوومەت نەیتوانیوە کاریان بۆ دابینکە یا لە کەتی تایبەتیشە کاریان دەست نەکەوتووە و هەن هەنگاویش بنرێ بۆ چاودێری خێزان ئەوانەی کە دۆخی داراییان زۆر خراپە لە هێڵی هەژاریان یا لە خوار هێڵی هەژاریەوەن کۆمەڵی هەنگاوی تر بۆ نمونە چاکسازیکردن لە گۆڕانکاری لە یاسای هەڵبژاردن لە گۆڕانکاری لە کۆمیسیۆن هەموو ئەوانە کۆمەڵی هەنگاوی جدی بوون کە حکوومەتی عێراقی و پەرلەمانی عێراق ئەو بڕیارانەی داوە و پێی دەستوریش پەرلەمانی کوردستان ئەو بڕیارانەی یا ئەو یاسایانەی کە پەرلەمانی عێراق دەری ئەکات یان ئەوەیە ئەبێ ڕەتیان بکاتەوە یا ئەبێ ئینفازی بکات و یان ئەبێ خۆی یاسای هاوشێوە دەربکات ئێمە داواکاریەکەمان لە فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان و سەرۆکاتی پەرلەمانی کوردستان ئەوەیە کە ئەو کۆمەڵە بڕیارە و ئەو هەموارانە و یاسانەی کە لە عێراق دەرچوو یانەوەی ئینفازی بکەن جێبەجێی کە بەسەر هەرێمی کوردستانە یا یاسای هاوشێوەی بۆ دەربکەن بۆ ئەوەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دۆخیان لە هاوڵاتیان و ناوچەکانی عێراق زۆر باشتر نییە جگە لە بابەتی ئەمنی لە ڕووی بێکاریەوە بێکاریەکی زۆر لە هەرێمی کوردستان هەیە بەپێی دەستەی ئاماری هەرێمی کوردستان بێکاری نزیکی 9.6 ئەویش بەهۆی هاتنی پارە لە عێراقەوە ئەو تۆزە دابەزیوە گیرانڕۆک لە عێراقەوە ڕێژەکەی لە عێراق نزیک بووە ڕێژەی هەژاری بە هەمان شێوە بەرزە و پرۆژەکانی وەبەرهێنان بەشێکی زۆریان وەستاون فەرمانبەران بە ملیۆنەها دۆلار قەرزیان لای حکوومەتە بانکە حکوومیەکانی حکوومەتی فیدرالی لێرە وەکو پێویست کار ناکەن بەڵام لەبەرەوەی دۆخێکی شۆکێکی سیاسی لەناو هەرێمی کوردستان هەیە خەڵکێک واسکە یا میدیای دەسەڵات واوێ نایەکە کە دۆخی هەرێمی کوردستان باشترە لە عێراق لە کاتێکا لە ڕاستیە وان نییە جگە لە بابەتی ئەمنی و هەندێ بوژانەوەی ڕێگەوبان کە لەبەرەوەی عێراق لە
پێنجەوە لە ناو شەڕایە دەستی پێکردووە هەرێمی کوردستان لە 92 دەستی پێکردووە یعنی پرۆسەی بنیادنان و حکومڕانی لەبەرەوە فەرقێک لەو فەرقەکان لەوایە ئەگیران لە ڕاستیە ئەو بابەتە ئەساسیەکان بێکاری نەبوونی دەرفەتی یەکسان گەندەڵی دەست بە سەراگرتنی دام و دەستگاکانی دەوڵەت لەلایەن هێزە دەسەڵاتدارەکانەوە بوونی هێزی چەکدار لە دەرەوەی با بڵێن مؤسساتی هەرێمی کوردستان لە دەرەوەی وەزارەتی پێشمەرگە بەردەوامە لە هەرێرەشا هەیە هێزی چەکدار بەکارهێنرێ بۆ دژایەتیکردنی دەنگە ئازادەکان دژی ڕۆژنامەنووسان پێشلکاری بەرامبەری ڕۆژنامەنووسان هەیە ینی ئەوە لە ڕاستیە بیئاگاییە لەوەی کە حکوومەتی هەرێم ئەگەر خۆشی پێی وابێ و خۆی فری و با کە پێی وایە دۆخ لێرە باشە دۆخ لێرە باش نییە خەڵک چاوەڕێەوە بووە کە دۆخی دارایی باش بێ ئەو ڕێکەوتان لەگەڵ عێراقا بکرێ ئێستا کە ڕێکەوتنگە کراوە حجەیەک نەماوەتەوە بۆی هەرێمی کوردستان چاکسازی فعلی نەکات و بۆ ئەوەی ڕوبەڕووی گەندەڵ کاران نەبێتەوە چونکە دوجار تووڕێەکە نەگات ئێرەش باشە بەس پەرلەمانی کوردستان ئێستا دەتوانێت ڕاستەوخۆ و یاسای هەڵۆشانەوەی امتیازی بەرپرسە باڵەکان کە ئێوە دەرتان کردووە لەسەر لەگەڵ هەموار یاسای خانەشینی عێراقی گرتو لەگەڵ هەمواری دەستەی نەزەها لێرە جێبەجێ بکات ئەگەر لێرە جێبەجێ بکات ینی دەکرێت سەرەتایەک بێ بۆ چاکسازی لێرە بوون پەرلەمانی کوردستان ئەم یاسایانی ئینفاس بکات بەڵێ دەبێتە ئینجازێکی گەورە بۆ پەرلەمانی کوردستان بۆ ئەم خولەی پەرلەمانی کوردستان و بۆ هەرێمی کوردستان بە ئاراستەی بنیادنانی دامەزراوەکان بەهێزکردنی دامەزراوەکان و دروستکردنی عەدالەتی ئیجتیماعی و بەهێزکردنی پێگەی دامەزراوەکانی لێپرسینەوە و چاودێریکردن وەکو نەزاهە وەکو پەرلەمان خۆی ڕێگەیەکیان هەیە ڕاستەوخۆی یەکسەر ئینفازی کەن ئەو بەندانی کە هەرێمی کوردستان ئەگرێتەوە ڕێگەیەکی تریان ئەوەیە کە خۆیان یاسای هاوشێوە دەربکەن لە کورتترین کاتە پێش ئەوەی فشاری شەقام دەست پێ بکە یعنی پێش ئەوە بکەون یعنی نابێت بۆ هەبێ هەرە چاوەڕێ بکەین خەڵک خۆپشاندان بکە خەڵک بکوژرێ تونوتیژی دروست بێ ئەجا دەست بە هەنگاوەکان بکرێ ئێستا دەرفەتێکی گنجاو لە بەردەم ئەم پەرلەمانە هەیە و حکوومەت هەیە کە بەشێک لەو هەنگاوانەی لە عێراق وەندراوە ئەمانیش ئەو بەشانەی پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە جێبەجێ کرد بە تایبەتی هەڵوەشانەوەی ئیمتیازی بەرپرسە باڵاکان کەمکردنەوەی مەسروفات و پێداچوونەوە بە موچە و ڕێخستنەوەی خانەنشینی و دەهێشتنی خانەنشینی پلە تایبەتەکان کە ئەمە لە ڕاستیە یەکێکە لەو مەرجانەی کە پێوەری ئەم پەرلەمانەیە و پێوەرێکە بۆ ئەم حکوومەتە و لە جگەلەوە و کەمتر لەوە جێبەجێکردنی نیشانەی ئەوەی ئەم حکوومەتە ئامادەنیە هیچ چاکسازی بکە باشە بەس پێ دوایگەرم جۆرە چاکسازیانە نەکەن دۆخی کوردستان بەرەو کوێ دەڕوا لە کاتێکە تاکو ئێستا یاسای چاکسازیش چوونی بۆ پەرلەمان دواکەوتووە لە هەرێمی کوردستانە ڕێژەی بێکاری نزیکە لە 9.6 و ئەم ڕێژەیە زیاد دەکات تقریبا پێ و ئامارانەی کە هەیە لە چەند ساڵی ئایندە دوسێ ساڵی ئایندە ئەوانەی کە دەرچووی زانکۆن و ئەوانەشی کە تەمەنیان نەگاتە 18 ساڵ بۆ سەرەوە لە هەرێمی کوردستانە ڕێژەکەیان ئەبێتە ڕێژەیەکی مەترسیدار ئەگاتە نزیکەی ملیۆنێک کەس یا لە 750 ملیۆنێک کەس نزیکە بێتەوە کە ئەم ڕێژەیە بەتەمام نییە دابنیشێ و چاوەڕێمەکە ئەمانە بە تەنیار ئاوە بێدەنگی دابنیشن لە هەر لە حەزەیەکە و پزیسکەیەکە دروستبوونی دەرفەتێکە ئەم گەنجانە بێدەنگی ئەشکێنن و ڕەنگە کۆنتترۆل نەکرااو بێ لەبەرەوە ئەمە تەنها هەرێمی کوردستان نیە هیچ وڵاتێک و هیچ سیستەمێکی سیاسی ناتوانێت بە بەردەوامی خەڵکەکەی فری و با لەوەی کە نەتوانێت دەرفەتی کاری باشیان بۆ دابین بکات و کە نەتوانێت خزمەتگوزاری باشیان بۆ دابین بکات و باج و سەرانیان لەسەر زیاد کە پارەی خۆڵ و خاشەکی لەسەر زیاد کە پارەی ئاوەڕۆیان لەسەر زیاد کە پارەی کارەبایان لەسەر زیاد کە یعنی هەموو ڕێگەوبانەکە با بکرێ پارکین زیاد کە پارەی مرور زیاد بکە هەموو ئەمانە زیاد بکە بەڵام گوزەرانی خەڵک زیاد نەکات دەرفەتی کار زیاد نەبێ کار ئاسانی بۆ قەرزی بچووک بۆ گەنجان چاک نەبێ باج لەسەر دوکاندار زیاد بکەی بەڵام بەبێ ئەوەی بتوانی زمانی کۆمەڵایەتی اجتماعیان بۆ دابین بکەی زمانی صحی کە لە عێراقەوە دەنگی لەسەر دراوە دیسانەوە ئەوەیەکی تر لە یاساگەنگەکان لە هەرێمی کوردستانە جێبەجێ نەکرێ لەبەرەوە ئەمە ئەم بەڕدۆخی هەرێمی کوردستان دڵنیا بە هیچ شێوەیە بەردەوام نابێ بەڵام درەنگ و زووی کەوتووە ئازایەتی و با بڵێن جدیەتی ئەو حکوومەتە ئەوەیە یا ئەو پەرلەمانە ئەوەیە کە پێش ئەوەی دۆخەکە بگاتە حاڵەتی تەقینەوە هەنگاوی جدی بنێت تاوەکو ئەوەی خەڵک هەسکات بە فعلی ئەم حکوومەتە بەشێک لەو قسانەی کە ئێڵێ ڕاستە بەشێک چونکە لە ڕاستیە کە حەکیم لە ئێستاە مەسروفاتی حکوومەت بەردەوامە سەرۆکایەتی حکوومەت سەرۆکایەتی هەرێم مەسروفاتی دەسەڵاتی تەنفیزی بوونی بندیوار بوونی هێزە چەکدارەکانی دەرەوەی حیزب بەردەوامە موچەیەکی زۆر وەرەگرن بارگرانێکی زۆریان لە هەرێمی کوردستان دروست کردووە و بەردەوامن لەسەر
ئەو ڕێبازەی پێشووتریان کە هەیان بۆ قۆڕەخکردنی بازار و کەرتە گرنگەکانی وەکو دەرمان و نەوت و ئەمانە و لە حدودەکان ئەماوە بینیتیان کۆمەڵە مەلەف ئاشکرا بۆ لە حدودەکانە چ فەزاحەت و گەندەڵیەک ئەگوزارێ لە ناو مؤسساتەکانی هەرێمە چ گەندەڵیەک ئەگوزارێ یعنی هەموو ئەمانە بەڵگەیەکی زیندووە بە حەجمی دارای هەرێمی کوردستان بە حەجمی دانیشتوانەکەی و حەجمی حکومەت بە بەراورد بە عێراق لە هەرێمی کوردستان گەندەڵێکی زۆر هەیە و داواکراوێکی زۆریش هەیە مەلەفەکەیان لە نەزاهەیە هەتاوەکو ئێستا نەجوڵێنراوە بەڵام ئەوە هەمووی ئەمانە مادەن بۆ نائارامی هەموو ئەمانە مادەن بۆ ئەوەی کە ناڕزایەتەکان لەبەر بتەقێتەوە و دۆخی هەرێمی کوردستان نائارامی بخۆیەوە بینێ. بەڵێ سوپاس دەکەم بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێکی کورتمان هەیە دوای ناوبڕەکە دەگرێن و لای میوانەکەمان لە کەرکووک لەگەڵمان بێنە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەم و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە بە بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە. بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن. ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە. هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت. فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر. ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنا 0 153 85 85. چی بخوازێ ئارەزووتان لارچی بێ برنجیمانیا بەدەستن بە ئاسانی دروستە بێ کاتێ هەموو شێت تاڵ بوو خۆشترینیان بێتە سەرمێت هەموو چێژی برنجی ئیمانیا یەکتری داگرن ئامێ لە ڕۆژی لەدایک بوون تا تۆ شایستەی جوانترینی ئەمەوێ هەموو دڵخۆش بن تۆ شێش لە ژیان ببینی برنجی مانیا هێزی خوانە شایستەی ماڵ میوانە. برنجی 11 هندی و 11 پاکستانی مانیا بە تام و چێژ و ناوازە و تەنیا تاکە برنجە لە هەموو ئەوروپا بەکاردێنرێت. ئەم کوڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەپارەی زۆرە. بشاری نینی تامێکی لە یاد نەکراو. تەندروستی خۆم لەلا گرنگە بۆیە هەمیشە بە دوای ئەو خۆراکانەدا دەگەڕێم کە لە شولارم تێک نادات و ئەم پارێزێ لە قەڵەوی بۆیە زۆر گەڕام تا باشترین برنجی سروشتیم دۆزیەوە. برنجی هاومەلی پریمۆم بۆنداری تایلەندی ئەم برنجە لە سەدا 92 بۆندار و بەتامە لە کاتی لێناندا کەم زیاد دەکات. ئەزانی بۆ چونکە لە سەدا 100 سروشتیە و دوورە لە نیشاستە و چارەسەرە بۆ قەڵەوی. برنجی هاومەلی پریمۆم بۆ 48 وڵاتی جیهان هەناردە دەکرێت. پێویستمان بە بریکارە لە سەرجەم شارەکانی کوردستان و عێراق. ڕاستە هەستی دایک بوون زۆر جیاواز و چێژبەخشە بەڵام بەرپرسیارەتێکی قۆرسیشە. ئەرچی دایک پاراستنی تەندروستی و گەشەکردنی منداڵەکەیەتی. باشترین خۆراک بۆ منداڵەکەی شیری دایکە بەڵام لەبەر هەر هۆکارێک دایک نەتوانێت لە شیری خۆی بە منداڵەکەی بدات باشترین جێگرەوە کۆنفیلاکە.
تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز سەرکەوت سەبارەت بە ڕێکەوتن لەگەڵ بەغداد پێت وایە باشترین بژاردە ڕێکەوتنە لەگەڵ بەغداد لەبارەی نێوتەوە؟ ئاسیا هەر ئەوە باشترین بژاردە نیە، هەرە بژاردەیە ئەویتر هەبووە قاچاقچێتی و تاڵانکاری نەوتی هەرێمی کوردستان بوو. ئەوە بژاردە نیە و دەستورە و مافی دەستوری هەرێمی کوردستان و ڕێکارە دەستوری و یاسایەکەیە لە دەرەوەی ڕێکەوتن لەگەڵ عێراق و عێراقیش هیچ دەرفەتێکی تری نییە. ئەوە بژاردە نیە عێراق بوجە بۆ هەرێمی کوردستان بدیارێ موچی هەرێمی کوردستان بە خێر و سەدەقە نییە. ئەوە مەرجە ئەوگی دەستوری و مانەوەیی ئەم وڵاتەیە بە یەکپارچەیی و هەرێمی کوردستان و بەشەکانی تری مافێکی دەستوری هەوڵاتیانی هەرێمی کوردستانە. بەڵام ئەوەی کە هەرێمی کوردستان ماوەی ڕابردوو نێچیروان بەرزانی لە کابینەی هەشتا لە وتاری لە 28/5/2014 لە وتاری دەستپێکردنی کابوونەکەی سوێن خواردنەکەیە کە مژدەی ئەو کارە ساتەی بە خەڵکی کوردستاندا کە دەستی پێکرد بە ناوی فرۆشتنی نەوت بە شێوەی سربەخۆیی و تەحەداکردنی عێراق، ئەوە لە ڕاستیە قاچاقچێتی و تاڵانکاری بوو، ئەوە یاخیبوون بوو. ئەوە ئەسڵەن هەر ئەوەی کە پێوترێ لە بینی قەوسێکە بێتە مخەڕیب، ئەوە هەر تەخریبکردن و بردن و تاڵانکاری سەرۆتی ئەم وڵاتە بوو و عێراق لە دۆخێکی با بڵێن ئەمنی محریج و تا ڕادەیەک فشارێکی ئابووریش بوو بۆ هۆی دابەزین نرخی نەوتەوە. ئەوە ڕیسکردنێک بوو بەوە، بەڵام پێ ئەچێ ئەم حکومەتە تازە حکومەتەکەی مەسرور بارزانی وا دەرەکەوێت لە ئێستاە کە دانی ناوە بەوەی فعلەن دانی ناوە بەوەی کە سیاسەتی پێشوو سیاسەتێکی شکست خواردوو و خراپترین سیاست بووە و ئێستا ڕێگە دەستوری ڕاستەکە بگرێتە دەبەر کە ئەمە ڕێگە دروستەکەی و هیچ زەرفەتێکی تر نییە، هیچ بژاردێکی تر جگە لەم بژاردەیە نییە. هەر بژاردێکی تر کە کراوە لە ماوەی ڕابردووە بریتی بووە لە ڕاهەندکردن و تاڵانکردنی سەرۆت و سامانی هەرێمی کوردستان و خستنە سەرساجی عەلی هەرێمی کوردستان و بەتاڵکردنەوەی گیرفانی فەرمانبەرانی هەرێمی کوردستان و وەستاندنی پرۆژە و گەشەکردنی ئابووری هەرێمی کوردستان کە بەهۆی ئەو پارەوە کە لە عێراقەوەیەت و پارێزگاکانی هەرێمی کوردستان ئەوە کە بەرپرسی سەرەکیش دەبان نێچیروان بارزانیە و ئەوە حیزبانشی کە لەگەڵیان بەشدار بوون، بەڵام بە تایبەتی نێچیروان بارزانی کە خۆی عەرابی ئەم ڕێکەوتنە بوو. بۆیە ئێمە لەگەڵ بەغدا تەنها ئەبێ لەسەر ئەوە بێ ئایا چۆن ڕێبکەوین ڕێکەوتنەکە ئەوە بێ کە 1970 بڕینەوتەکە چەندێ بێ. ئەمانە بابەت قابلی گفتوگۆکردن بابەتێکی ئاساییە، بەڵام مەسلەی هاتنی بودجە لە هەرێمی کوردستان و پشکی هەرێمی کوردستان ئەم بابەتێکی استراتیژیە و ئەبێ حرام کرێ هیچ کەسێک لە هەرێمی کوردستان ذاتی ئەوە نەکات دەست بۆ مامەڵەکردن بەم بابەتەوە با و ئابووری هەرێمی کوردستان بخاتە بەرمەترسی. بەڵێ سپاس دەکەم کاک محەممەد بگەڕین و لای بەڕێزت سەبارەت بە ڕێکەوتن لەگەڵ بەغدا بەڕێژت هاوڕای لەگەڵەوەی کە بە ڕێکەوتن لەگەڵ بەغدا لە بواری نەوت باشترین بژاردەی بۆ دۆخی مچە خۆرانی هەرێمی کوردستان کەوا بڕیارە هەفتەی داهات و جارێکی شان دیارێ بچێتەوە بەغدا؟ لە ڕاستی ئێمە کاک حەکیم یعنی کۆمەڵێک لە ڕابردووە کۆمەڵە تەجروبەی تاڵمان هەیە ئەوەی کە لەگەڵ بەغا ڕێک کەوتوینە یان ڕێک نەکەوتوینە یان هەوڵماندا کە ناومەنا ڕاگەیاندنی دەوڵەتی کوردستان و دوای ناومانە ئابووری سەربەخۆ و دوای گوتمان حدودەکان بە خوێنە نووسینەوە و زۆر ئەمانەی کە بەم ئاڕاستەی ڕۆیشتین پێمان وایە ئێمە تووشی کارەساتێکی گەورە بووین کە چونکە ئێمە بەپێی قانونی دەولی و بەپێی دەستوری عێراقش کوردستان بەشێکە لە عێراق، لەبەر ئەوە ناکرێمەوە بە ئاسانی خۆمان ئارەزوومان چی بێ بەو شێوەیە کار بکەین. بە نەتیجە من پێم وایە ئەمەی کە ئێستاکە کە هەنگاوی بۆنراوە و بەرەو ئەوەی کە لەگەڵ بەغدا ڕێکەون و ئەم ڕێکەوتن لەسەر پاراستنی بەرژەوەندی هەردوولا هەر کەسە بەپێی ئەو نسبە و تەناسوبەی هەیە و ئێمە برایانی پەرلەمانتارشمان لە بەغدا پێم وایە ئەوانش یعنی بەم ئاڕاستەیە کارێکی باش کراوە و هەمومان پێکەوە دەبێت ئەم زارە هەنگاو بنین کە بەم ئاڕاستەی ڕوو لە بەغدا کارکردن و خزمەتکردنی میلەتەکەمانە، چونکە وەکو باسم کرد ئێمە تا ئێستاکە نەخشەی کوردستان بەشێکە لە نەخشەی عێراق.
هەتاکو وا بێ واتە ئەم دەستورەی کە خۆمان دەنگمان بۆی داوە ئەم دەستورە ما بێ و ئەو یاسایانەی کە خۆمان دەرمان کرد و خۆمان دەنگمان بۆدا تا ئەوە ما بێ ئێمە دەبێ هەوڵدەین لەگەڵ بەغداد ڕێکەوین و لەو کاتەشی کە لەگەڵ بەغداد ڕێکەوتوینە پێم وایە بەشێکی تا ڕادەیەکی زۆر یعنی کوردستان بژاوەتەوە موچە و قوتی خەڵک گەڕاوەتەوە و ئەو هەژاری کە ڕووی کردوە لە کوردستان کە خەڵک ماڵ و حاڵ و تەنانەت کە لەسەی ناو ماڵی خۆی دەفرۆش تا ڕادێکی زۆر ئەوانە نەماوە بێ و لە ئێستاش بەدواوە ئەگەر حکومەتی هەرێمی کوردستان و هاوکات حکومەتی ئیتیحادیش ئەگەر هەنگاوی دروست بنن و بە شێوەیەکی سیستەماتیک و بە شێوەیەکی بڵێن گونجا و بەپێی ئەو واقعی کەوا هەیە هەنگاو بنن من پێم وایە بەشێک لە هەرە کێشەکانمان چارەسەر دەبێت بەڵام لێرە مەرجەکە ئەوەیە من هەچەنە لەبەرەوەی لە کەرکووکم و زیاتر ئیش و کارم لە بەغاو لە کەرکووک بووە کەمتر من ئاگاداری وردەکاریەکانی هەرێمی کوردستانم بەڵام ئەوەی کە من ئەی خوێنمەوە دەیبینیم هەموو مانگێک وزارەی نەوتی عراقی کە ئەم مانگە ئەوەندە نەوتی فرۆشتووە ئەم بەرمیلێ بەوەندە بووە ئەمەدە بەرمیلە بۆ کۆی پارەکەی ئەمە بووە ئەگەر بێ حکومەتی هەرێمی کوردستانش هەما بە هەمان میکانیزم و شەفافێتی عراق لەسەر مەسەلەی نەوتکار بکە یان نەکردنەوە یعنی ئێمە گومرگمان هەیە ئێمە واریداتی ناوخۆمان هەیە یعنی ئێمە کۆمەڵێک بڵێن حدودەکانمان هەیە بۆیە کە ئەکرێ هەموو ئەمانە بە شێوەیەکی شەفافانە ئەو پارە و ئەوەی کە کۆ ئەبێتەوە کە ناوی ئەندرێ میزانەی وڵات کە بەدەرکەوێ ئەو کاتە ئێمەش ئەزانین حکومەتەکە چی ئەکا ئێمەش گلەیمان نابێ خەڵکی تر گلەی نابێ بەڵام توی ئێستاکە دوای نزیکەی 30 ساڵ لە حکومڕانی لە هەرێمی کوردستانە معقولە تا ئێستاکە 12 ساعت کارەبا نەبێ معقولە لە شەو ڕۆژێکە 12 ساعت ئاو نەبێ معقولە نەتوانێت تا ئێستاکە بە شێوەیەکی نیزامی و ڕێکوپێک بە شێوەیەکی سیستەماتیک ئیش و کار و لە دامەزراندنی خەڵکەوە لە پلەدارەکانەوە لە مەبەستم یعنی شەهادەدارەکان کە تۆ نەتوانی ئەمانە بە شێوەیەکی جوان ڕێک نەخەی ئاخر کاکە خەڵک قسەی خەڵک قسەیەکی حەقە خەڵک لەخۆی قسە ناکە ئەوە دامانە چەند خەڵکێک ویستیان لێرە و لەوێ بە ئاراستەیەک دەستێک لە پشتێ و بیانێ کێشێ بنەوە بەڵام خۆ ئەم میلەتە هەمووی بەو شێوە بیر ناکاتەوە بەو شێوەیە هان نادرێ بۆ یەکە ئێمە باشترین کار بۆ ئێمە ئەوەیە بە شێوەیەکی سیستەماتی کار بکەین و شەفاف بین لەگەڵ میلەتەکەی خۆمانە و هەتا ئەو کاتەی ئەم دەسەڵاتی ئێمەش بەم شێوە کاری کرد ئێمە هەموو کات پشت و پەنایە بین کە ئێمە یعنی ناوماڵەکەمان یەک بوو کە خۆمان یەک بووین پێکەوە کارمان کرد میلەتەکەشمان پشگیریمانەکە من کاتی خۆی لە بیرما کە وەفدێکی برادران هاتە بەغدا کە ئێمە ئەو سەردەمە پەرلەمانتار بووین هاتن کۆبنیان لەگەڵمان ناکرد ئێمە داوای ئێوەمان کرد ناوماڵی کوردی یەک خەن ئەنجا وەرن بۆ بەغا کە توی ڕێکی ناخەی یەکی ناخەی یەک گوتاریت نابێ خەڵکش گوێ لێ ڕناگرێ لەبەر ئەوە ئێمە ینی ئێمە تەجروبەیەکی باشمان لەمە وەرگرت بێ و هەوڵ بدەین بە ئاراستەی یەکخستنەوە و خزمەتکردن و خزمەتکردنی میلەتەکەمان و بژانەوەی ئابووری وڵات و بژانەوەی ئەو پرۆژە لە کارکەوتوانەی کە خزمەتی میلەتەکەمانەکە جارێکی تر دروستیکەنەوە. بەڵێ پێ دوایە کاک محەممەد وەکو ساڵی ڕابردوو کە ئێوە لە خولی ڕابردوو توانیتان بەبێەوەی کە مەسەلەن بڵێن لە یاسای بودجەی ساڵی ڕابردوو بڵێن بەشێک لە پەرلەمانتاران توانیان مەسەلەن ئەوە بچەسپێنن بەبێ تەسلیمکردنی نەوت مەسەلەن موچە بۆ هەرێمی کوردستان بێ پێ دوای ئەم ساڵ ئەمە دەکرێت بە تایبەتی کە خۆپیشاندنەکان بەردەوامە ئەگەر نەوتەکە تەسلیم نەکرێت من لە ڕاستیە ئەبێ ئێمە تەبەشاکەین ینی هەم ئەو دەورەی کە ئێمە بڵێنەوە خولی پەرلەمان خولی سێ یا ئەمەکە خولی چوار بزانین ئایا لە ڕووی سیاسیەوە ئەو کەشە سیاسی کە ئێستا دروست بووە لە بەغدا و لە هەرێمی کوردستان و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمە بە چه ئاراستەیە پەلچێشمانەکە و هەتا ئەم دەقەیەکە وە چەندین مانگە بە خەڵک وا لەسەر جادەیە شەو ڕۆژ لەسەر جادە ئەکاتەوە بۆ یەکە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان ئەو سەرەتایی کە دەستی پێکردووە و هەنگاوەکان بە ئاراستەی ئەوە هەم لە سەرۆکایەتی هەرێم هەم لە سەرۆکایەتی حکوومەت بە ئاراستەی ئەوە هەنگاو ئەندرێ کە ناوماڵی کوردی خرێتەوە بەم شێوەیە و بەم عقلێتەوە و بەم بەرنامێ بستە پێش و بستنە بەغا و ئەو نەوتەی کە ماگانە 450-500 بەرمیل نەوت کە بە حیساب دەفرۆشرێ و جگە لە واریداتی ناخۆن ئەگە بەشێک لەم نەوتە بدرێ بە عێراق من پێم وایە عێراق بەتابەت لەم کاتەیە زروفی سیاسییان بڵێن ئەو دەسەڵاتێک ئێستا لە عێراقی تووشی ئەنواع ئاستەگ و کارەسات بووە لەبەرەوە ئێستا ئەوان تەسەورەکەم ئامادە بن بۆ
بۆ ڕێکەوتن و حەق وایە حکوومەتەکەی خۆشمان ینی بڵین بە تەواوەتی بێتە سەرخەت و لەگەڵ ئەو ئاڕاستێ بڕە من تێ ناگەم لە ئەم حکوومەتە ئێمە هەتا کەی ئەڵێ ئێمە هەر قەرزارین ئاخە من تێ ناگەم ئێمە نەوت مافرۆشە کە نەوت بفرۆشی ئەبێ دەستکەوتت هەبێ ئەبێ پرۆژە بکەی ئەبێ خزمەتی خەڵکەی کەچی ئەم حکوومەتە ئێمە موچەکەش نادا بە خەڵکو و هەر ئەژێ قەرزارین من هیوادارم یعنی هەموو وەفدێکی ئەمە پێشنیارەکەم وەفدێکی هاوبەشی پەرلەمانی عێراق و پەرلەمانی کوردستان و بە هاوبەشی لەگەڵ ڕقابەی مالی ئەوانەی کە معنین بۆوە یعنی لەم مۆزعە بکۆڵەوە بزان ئایا بۆچی ئێمە هەتاکەی ئێمە هەروە قەرزار بین ئەم ئایا فعلەن ئێمە قەرزارین ئەگە قەرزارین بزانین بۆ چونکە پارەیەکی زۆر هەیە داهاتێکی زۆر هەیە هەم لە گومرگەکان هەم لە ناوخۆ هەم لە نەوت هەم لە غاز ئێخۆیتر ئەم میلەتەش مافی ئەوەی هەیە بپرسێتەوە بزانە ئەم پارێکی لێ دێ جا من ئومێدم وایە وەزعی بەغا ینی زروفی سیاسی بەغداد لەمە ئێستا خراپتر نەبێ پێم وایە ئەم جارە ڕێگە ڕاستەکان گرتووە و ئەگەین بە ئەنجامێکی باش بۆ خزمەتکردنی میلەتەکەمان. سوپاس دەگەین کاک محەممەد کاک سەرکەوت دوا پرسیاریشم بۆ بەڕێستان ئەگەر بە کورتی سەبارەت بۆی کە گەشتبینین کە ڕێکەوتنی کۆتایی بکرێ هەفتەی داهاتوو و باسیش لەوە دەکرێت کە باز لەدانەوەی پاشەکەوتی موچە لەلای عێراق پێ دوای ڕازی بێ پاشەکەوتی موچەی فەرمانبەران بداتەوە کە هەرێم دەڵێ لە ئەستۆی بەغدادە مەرپرسانی هەرێم باز لەوە دەکەمەوە لە ئێرەش کێشەی دواکەوتنی سێ موچەی مانگی فەرمانبەران تا ئێستا موچەی مانگی بڵین هەشت دابش کراوە بە کورتی بێ سپاس دەکەین. بەڵێ تەنها ڕێکەوتن دەتوانرێت لەسەر ئەوە بکرێ و ئەوە با بڵێن باشترینە کە هەرێمی کوردستان لەم مەرحەلەیە بتوانێت لە بەغدا بەدەستی بێنێ بریتە لە ڕێکەوتن لەسەر بودجەی 2020 و باسکردن لە قەرزی ڕابردوو یان ئەوەی کە پێوترێت پاشەکەوتی موچەی فەرمانبەران لە ڕاستیە هەر لەسەر لەبەری هەڵەیە هیچ بنەمایەکی یاسایی نییە و حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسە لە دانەوەی پاشەکەوتی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان عێراق هیچ پەیوەندێکی بە بابەتەوە نییە ئەوە بابەتێکە لە ساڵانە لە میزانیە لە یاسای میزانیە بۆ 1 ساڵە بۆ چەند ساڵێک نییە کە یاسا ساڵەکە کۆتایی هاو مدەی یاساکەش کۆتایی پێێت بۆیە تەنها ڕێکەوتن ئەوە تەنها قسەی ئەعلامە ڕێکەوتن ئەگە بکرێ بۆ بودجەی 2020 ئەکرێ و هیچ بابەتێکی تر لە ئارایە نییە ئەگەر بە 250,000 بەرمیل ڕازی بێ حکوومەتی عێراقی کە پێچی ڕازی بێ لە ئێستاە ئەوە ڕەنگە ببێتە دەرفەتێکی باش بۆ ئەوەی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێم دۆخی خۆی ڕێبخاتەوە دوای ئەوەی کە کابینەی پێش و کابینەکەی نەچوران بەرزانی حکوومەت و خەڵک و هەرێمی کوردستانی غەرق کرد لە گەندەڵی و لە قەرزە ئەم حکوومەتە دەرفەتێکی هەیە هەم 250,000 بابە عێراق و هەم نزیکەی 250,000 بەرمیلێکی بێنێتەوە کری کۆمپانیەکانی پێبدا و بەشێک لەو وێرانکاریەی کە دروستی بکەنەوە. بەڵێ سوپاسان دەکەین سوپاس بۆ بەڕێزان سەرکەوت شەمسەدین ئەندامی پەرلەمانی عێراق لە سلێمانیەوە هەروەها محەممەد عوسمان ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق لە کەرکووکەوە سوپاس بۆ میرانی بەڕێز سوپاس بۆ ئەو کارانم خواتان لەگەڵ.